نزیکەی 2 هەفتەیە شاندی هەرێمی کوردستان لە بەغدادی پایتەختی عێراقن بە ئامانجی ڕێکەوتنی سیاسی وابووری لەسەر بودجە و کێشەکانی نێوان هەولێر و بەغدا. بەڵام تا ئێستا کۆبوونەوە زۆر و بۆرەکان هیچیان لێ سەوز نەبووە. هاوڵاتیانی کوردستانیش چاوەڕێی هەڵوێستەکانی حکوومەتی عێراق دەکەن بۆ ئەوەی بزانن دۆخی موچە و بژێوی خەڵک بەرەو کوێ هەنگاو دەنێت. لە چەند ڕۆژی ڕابردوودا چەندین بەرپرسی حکومی و حیزبی لە هەرێمی کوردستان و تەنانەت سەرۆکی شاندی هەرێم لە بەغدا ڕایگەیاندووە حکوومەتی هەرێم بە هەموو مەرجەکانی حکوومەتی فیدراڵی ڕازی بووە و چاوەڕێی ئەوە دەکەن ڕێکەوتن واژۆ بکرێ. بەڵام چاودێران جەخت لەوە دەکەنەوە ئەو زانیاریانە ڕاز نین و لەو ڕێگەیەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان چاواشە دەکرێن. بە پێی زانیاریەکان شاندی هەرێم لە بەغدا لە هیچ کۆبوونەوەیەکدا نەیانتوانیوە ئامادە بن و نەوتی هەرێم ڕادەست بکەن. تەنانەت قوبات تاڵەبانی چەند جارێک ڕایگەیاندووە شاندەکە ڕۆیشتۆتە بەغدا بۆ جێبەجێکردنی یاسای پڕکردنەوەی کورتێنانی دارایی و بابەتی پەیوەست بە داهاتی نەوت. لە کۆبوونەوەکانی نێوان شاندی هەرێم و بەرپرسانی باڵای عێراق ڕاستەوخۆ بە شاندی هەرێم وتراوە ئایا نەوت ڕادەست دەکەن یان نە. قوبات تاڵەبانی وتوێتی ئەو بڕیارە لە دەسەڵاتی ئێمە گەورەترە واتە وەفدەکەی هەرێم هیچ دەسەڵاتێکی ڕێکەوتنیان لەگەڵ بەغدا پێ نەدراوە بەڵکو تەنیا بۆ کات بەڕێکردن و کبکردنەوەی دەنگی شەقام و چاواشەکاری ڕۆشتوونەتە بەغدا. هاوکات چاودێران جەخت لەوە دەکەنەوە ئەو قسانەی دەکرێن گوایە وەفدەکەی هەرێم بە هەموو مەرجێکی عێراق ڕازی بوون. زیادەڕۆیی تێدا کراوە با پێچەوانەوە هیچ پێویست نییە شاندی هەرێم و سەرکردایەتی کورد بە هەموو مەرجێکی بەغدا ڕازی بن و ملکەچی هەموو فشارەکانیان بن. بەڵکو ئەوەی هەیە پرۆسەی دانوستانێکی دیبلۆماسی و دەستوریە و ناکرێت عاتیفەی خەڵکی بۆ بجوڵێنرێت. ئەوە لە کاتێکدا پەرلەمانتارانی کورد لە بەغدا چەندین جار هۆشیاریان داوە لەوەی استراتیژی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم ئەوەیە ئەگەر لەگەڵ حکوومەتی فیدراڵی نەگەنە ڕێکەوتن چەند مانگ جارێک و بە لێبڕینێکی زۆرەوە موچەی فەرمانبەرانی هەرێم دابەش بکرێت. ئێستاش بەشێک لە هاوڵاتیان دەپرسن ئایا کابینەی نوێمی حکوومەتی هەرێم مەبەستێتی ژیانی خەڵک باش بکات یاخود نا؟ ئایا حکوومەتی هەرێم نەو دەکات بە قوربانی خەڵک یاخود وەک ئەوەی ئێستا دەگوزارێت خەڵک و ئاشتی کۆمەڵایەتیش دەکاتە قوربانی نەوت و سامانێک کە تەنیا حزب و بنەماڵە دەسەڵاتدارەکان لێی سوودمەند بوون و بەهرەمەندن؟